Little Nightmare یاریێکی مەتەڵی ترسناکی سەرکێشیە لەلایەن ستودیۆکانی ترێزەر کاری پەرەپێدانی بۆ کراوە و باندای نامکۆ ئینتەرتەینمەنت کاری بڵاوکردنەوەی بۆ پلەیستێشن 4 و Xbox One و PC بۆ کردووە. یاریەکە بە شێوەیەکی پۆزتیڤ پێشوازێکی گەورەی لەلایەن ڕەخنەگران و گەیمەران لێکرا بەهۆی دروستکردنی گرافیک و ساوەند ئیفێکتی ناوازە، هەروەها دروستکردنی کەش و هەوایەکی سەرنجڕاکێش و پڕوردەکاری و چەندین هێلکەی هەڵنەهێنراوە. چیرۆکی یاریەکە بەم شێوەیە: کچێکی برسی بچووک بە ناوی سکس لە بەشی خوارەوەی شوێنێک بە ناوی ماو گیری خواردووە. ماو شوێنێکی پڕنهێنیە و لەلایەن چەند بوونەوەرێکی درڕندەی نەخۆش و بەهێز پارێزگاری لێ دەکرێت. سکس بڕیار دەدا لە شوێنەکە ڕابکە، لە ڕێگاش دەبێت ڕوبەڕووی درڕندەکان ببێتەوە. لە ڕێگەی ڕاکردن و هەڵاتنی لە ماو سکس ڕوبەڕووی چەندین ئاستەنجی جیاواز دەبێتەوە. زۆرینەی شوێنەکان داخراون و دەبێت بیان کاتەوە. هەموو ڕێگاکان مانەیەکیان بۆ چیرۆکی یاریەکەش هەیە. زۆرینەی شوێنەکانیش مەتەڵی گەورەی تێدایە و تاوەکو هەڵبهێنرێت. شێوازی یاریکردن لە Little Nightmare کامێرای کەسی سێمە. کامێرایەکە لەلایەکی جیهانەکە نیشان دەدا. کارکتەرەکان هەموو شێوەی لاشەی دیارە و بە شێوازی یاریە کۆنەکانی وەکو ماریۆ کامێرا کار دەکات. ڕاکردن و بازدان و بەسەرکەوتنی بەرزایەکان و خۆڕزگاکردن لەدەست بوونەوەرە درڕندەکان هەمووی بە تەکنیکی جیاواز ئەنجام دەدرێت. زۆرینەی کات گەیمەر دەبێت خۆی لە شوێنە تاریکەکان بشارێتەوە تاوەکو بوونەوەرەکان نەیبینن. تاوەکو ئێستا 3 DLC بۆ یاریەکە بڵاوکراونەتەوە بەناوەکانی The Depth، The Hideaway، The Resident. یاریەکە بە کارکتەری سەیر و ناوازە بەناوبانگە، بە تایبەتیش کارکتەری The Lady. خاوەنی ناوچەی ماوە هەڵدەسێ بەڕفاندی منداڵان و لەم شوێنە زیندانیان دەکا. یاریەکە لە 2017 بڵاوکرایە بۆ سەرجەم پلاتفۆرمەکان بەردەستە. کاتێکی خۆشە بەو کەسانی حەز بە یاری ترسناک و مەتەڵ دەکەن. گەیمەرە زیرەکەکان ڕۆژان لە تەڕۆ کۆمەڵایەتیەکان مانای نوێ لە یاریەکە دەبینەوە و هێلکە هەڵدەهێنراوەکان هەڵدێنن.